أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على النبي المصطفى وعلى آله أجمعين. مسلمانانی زێدە عزیز و خۆشەویست، خوشکان و برانی بەڕێز، لە وانەی ئەو شەوماندا باسی یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام دەکەین کە ئەم ڕوکنەیە هەر کەسێ ئەنجامی بدە پاداشتێکی زۆری هەیە و هەر کەسێکیش منعی ئەم ڕوکنە بکات ئەوە سزایەکی بە ئێشی هەیە. ساڵانە خەڵکی لە مانگی ڕەمەزاندا زەکاتی ماڵەکانیان دەدەن. ئەو سەرۆت و سامانەی کە خوا پێی داون کە گەیشتە حەدی زەکات لە مانگی ڕەمەزاندا ئەم زەکاتە دەدەن کە بەڕاستی ئەمەشیان کارێکی گەورە و مەزنە. جا زەکات یەکێکە لەو ڕوکنانەی کە خوای پەروەردگار واجبی کردووە لەسەر دەوڵەمەندەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. زەکات بە معنە ئەزیادە دێت، یان ئەو ماڵی کە زیادە کە گەیشتوتە حەدی زەکات و زیاد دەبێت، یان بە معنە نەش و نوما دێت، یان بە معنە ئەو میقدارەیە کە دیاریکراوە لەو ماڵەی کە گەیشتە حەدی زەکات و لی دەردەکرێت. زەکات لە ساڵی دووەمی هیجری کەمێک لە دوای ڕەمەزان، لە دوای ڕۆژووی ڕەمەزان خوای تەعالا واجبی کردووە. زەکات لە قورئان و فەرموودەکانی حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەسەدەقە هاتووە. لە قورئاندا لە زۆر شوێنە کاتێک کە باسی زەکات دەکا هەندێک جار بە زەکات هاتووە، هەندێک جاریش بە ئەسەدەقە هاتووە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وأقیموا الصلاة وآتوا الزكاة واركعوا مع الراكعين. واتە نوێژ بکەن، زەکات بدەن و هەروەها لەگەڵ ئەو کەسانشدا بن، ڕکوع ببەن لەگەڵ ئەو کەسانێکەوە ڕکوع دەبن. کەواتە ئەمە خوای پەروەردگار واجبی کردووە ئەم ڕوکنەیە ئیسلامە. پێغەمبەری نازارمان صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ بني الإسلام على 5. ئیسلام لەسەر 5 پایە بنیان دراوە. یەکەمیان شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله، شهادمانە، و هەروەها وإقام الصلاة وإيتاء الزكاة والحج وصوم رمضان. نوێژکردنە و هەروەها زەکات دانە، حەجی ماڵی خوایە، ڕۆژووی مانگی ڕەمەزانە. ئەم پێنجانە ڕوکنی ئیسلامن. ئیسلام لەسەر ئەم 5 ڕوکنانە بنیاد دراوە. هەرێکێک لەم ڕوکنانە ئینسان ئەنجامی نەدا، ئەمە ئیسلامەتەکەی لارە، تەواو نییە، نوقسانی هەیە. هەر کەسێکیش ئیمانی بە واجببوونی زەکات نەبێ، ئەم ئینسانەیە کافر دەبێ. خوا پەنامان بدە. وە کەسێکیش ئیمانی پێ هەیە بەڵام خۆی لێ دەدزێتەوە، فرت و فێڵ دەکا، ئەمە ئەم ئینسانەیە تاوانێک لە تاوانە گەورەکانی ئەنجام داوە. خوای گەورە هەموو لایەکمان پەنا بدە. جابرا بەڕێزەکانم، خوشکانی زێدە ئازیز، زەکات دەبێتە هۆی پاکی هەم بۆ خۆت هەم بۆ سەروەت و سامانەکەش کە خوا پێتی داوە. هەردووکیان پاک دەکاتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. واتە وەربگرە لەو سەروەت و سامانەی کە خوای پەروەردگار داوێتی بە مسلمانان کە گەیشتۆتە حەدی زەکات، زەکاتیان لێ وەربگرە. بۆچی؟ تطهرهم وتزكيهم بها، هەم ماڵەکەیان پاک دەکاتەوە لە حەقی فەقیران و هەژاران پاک دەبێتەوە، و هەروەها هەم دڵ و دەرونی ئەم ئینسانێش بە هەمان شێوە پاک دەبێتەوە. ئەو ماڵی کە زەکاتی لێ بدرێت بەڕێزان ئاگادار بن، هەر ماڵێ زەکاتی لێ بدرێ
هەر پارەیەک زەکاتی لێ بدرێ ئەوە پارێزراو دەبێت لە ئافات، پارێزراو دەبێت لە بەڵاو مصیبات خاوەنەکەی و هەم سەروەت و سامانەکەیشی. و دڵنیابن لەوەی کە ئەوەی دەیبەخشیت هی خۆتە، ئەوەی کە لە ماڵەوە دات ناوە لە ناو قاسەکەیە زەکاتی لێ نادەی، ئەوەی کەوا شادوودەتەوە زەکاتی لێ نادەی و نایبەخشی لە پێناوی خوادا دڵنیابە لەوەی کەوا هەوە هی خۆت نییە، ئەوەی کە بەخشیوتە هی خۆتە، ئەوەی کە ماوەتەوە هی خۆت نییە، بەڵکو ئەوەی کە ماوەتەوە هی میراتگرەکانە، ئەوانەی کەوا لە دوا خۆت بەجێ دەمێنن. مردن کات و ساتی نییە، هاکا لە ناکاوێکە تۆ مردی، ئەو پارەی کەوا بەجێت هێشتووە هیچەیە، هی ئەوانەیە کەوا لە دوا خۆت بەجێ ماون. زۆر دەوڵەمەندمان بینین خاوەنی ملیارەها دۆلارن، ملیۆنەها دۆلارن، لە کاتێکا بەجێیان هێشت ئیتر میراتگرەکانی پێی خەنی بوون و ئەوان بە کەیفی خۆیان سەرفی دەکەن و تۆش لە ناو گۆڕەکەتا لەسەری محاسەبە دەکرێ. کەواتە دڵنیابە لەوەی ئەوەی کە دەیبەخشی بە زەکات ئەوەیان ئیخۆتە. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. ئەوەی کەوا دەیبەخشن لە پێناوی خوادا هەر شتێک بێ ئەوە بۆ خۆتان پاشەکەوت کردووە، ئەوە هی خۆتانە، ئەوەی لە ماڵەوەیە هی خۆتان نیە، بەڵکو خوای پەروەردگار باشترین ڕزق دەرە. ئەمجا برا بەڕێزەکانم، خوشکانی زێدە ئازیز، ئاگادار بن ئەو پارەی کە تۆ دەیبەخشی بە زەکات، ئەو پارەی کە تۆ دەیبەخشی بە زەکات یان وەکی تر بە خێر لە قیامەتا فریاد دەکەوێت، لە قیامەتا دەبێتە پارێزگاریەک بۆ تۆ. پێغەمبەری نازانمان صلی الله عليه وسلم دەفەرمێ كل امرئ في ظل صدقته حتى يفصل بين الناس. دەفەرمێ هەموو ئینسانێک لە ژێ سێبەری زەکات و خێر و بەخشینەکانیدایە، یعنی ئەو پارەی کە تۆ دەیکەی بە زەکات، ئەو پارەی کە تۆ دەیبەخشی لە پێناوی خوادا لە قیامەتا دەبێتە هەورێک و سێبەرت بۆ دەکا. تۆ لەژێر ئەم سێبەرە دایت ناڕەحەتی و گەرمای مەحشەر نابینی هەتا خەڵک لێک جیا دەکرێتەوە. کەواتە لە ئێستاڕا تۆ سێبەرێک بۆ قیامەتی خۆت پەیدا بکە بۆ ئەوەی تووشی گەرمای مەحشەر نەبی. بۆیە هەرگیز کەم تەرخەمی مەکە لە زەکاتەکەت. کەواتە براکانم، خوشکەکانم، ماڵێک کە خوای پەروەردگار پێی داویت، ماڵێک کە خوا پێی داویت، وای لێ بکە بەرەکەتی تێدا بێ، وا بکە خوای تەعالا بۆتی زیاد بکە. لە حەدیثی قودسیدا هاتووە کە خوای پەروەردگار دەفەرمێ یا ابن ئادەم ئەنفق ئونفق عەلەیک، ئەی مرۆڤ، ئەی بەنی ئادەم، ببەخشە هەتا منیش پێت ببەخشم. کەواتە ئەمە وعدی خوایە، ببەخشە خوا پێت دەبەخشێتەوە، زەکات بدە خوای تەعالا بۆتی زیاد دەکات و سەروەت و سامانەکەت پارێزراو دەکات. بەڕێزانم، زەکات وەکو تەشبیهات نەبێ، وەکو داری بەردار وایە، وەکو مێوێک وایە. مێو چۆن ساڵانە لە کات و ساتی خۆیدا دەیان بڕیت، ئەو لە خانەی کە زیادن لێی دەکەیتەوە بۆ ئەوەی بەروبوومێکی جوانتر بدا، بۆ ئەوەی بەروبوومەکەی بەرەکەتدار بێ، زیاتر بێ. خۆ ئەگەر بێت و بەرەڵای بکەیت و نەیبڕیت بەروبوومەکەی جوان نییە، بەرەکەتی نییە، کەم دەبێ، هەرچەندە مێوەکە گەورە دەبێ بەڵام بەرەکەتی نییە و میوەکەی جوان نییە. زەکاتیش بەم شێوازەیە، هەر ماڵێ زەکاتی لێ بدرێ ئەو ماڵێ خوا زیادی دەکا، بەرەکەتی تێدەخات، خاوەنەکەی دەپارێزرێ، ماڵەکە پارێزراو دەبێت لە ئافات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا دەفەرمێ هەر قەومێک
الزكاة ندن ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء. هر قومك زكاة مالك ندن إلا خواهي پروردگار لآسمانه باران دقريتوا. دفرمي أقر لبر مال مالات و جان لبركان نبي أما خواهي پروردگار هر يق قطر باران نابارينه. كواتا زكاة ندن دبيتا نهامتيك بو كومالغا جيگلوي بو خوشت. وهروا پیغمبر خاص الله فرمي ما خالطت الزكاة مالا قط إلا أهلكته. الزكاة لقال هر مالي كاتيك البكري يعني هر مالي زكاتي اللي در نكرا بي وزكاتك هل ناو داما بي دري نكرد بي إلا خواهي پروردگار أو مالا بهلاك دبا إلا ناوي دبا مرجنية هر مالك يكسر همو بتلف بسي جاري واهي خاوانكي توشي بلا مصيبة دبا جاري واهي خواهي تعالى خير وخوشي لم إنساني هل دقري مالك يتدادا چه يعني أو تا بختوري لو مالا هل دقري چندين دولمندمان هيا خاواني سروتو ساماني كي زورا بلان بهيوا و آواتي أو يجمعك بتواني باتير و تسري خوادنكاني كحزي ليتي بخوا بلان ناتواني چونك توشي چندين نخوشي بوا اما چيا اما يكيك رجوركاني بهلاك چون كواتا برزانم آقادار بن خواهي پروردگار ده فرمي والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. خواهي تعالى ده فرمي اواني كوا زير وزي وباركان يعني كودا كانوا وناي بخشن لبيناوي خوادا الزكاتي لينادن خواهي تعالى ده فرمي فبشرهم بعذاب أليم. او مجديان بيبدا عذابكي زور بإيشان بو آمادك راوا عذاب كان شيئا يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنستم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. ده فرمي أسر وتساماني كتول دنيا دا زكاة لينا دا وشاد توا هەڵت گرت وەزانی پێی خەنی دەبی لە قیامەتە هەر هەموویت بۆ دەکرێت بە پارچە ئاسنێکی گەورە سوور دەکرێتەوە لە ناو دۆزەخە تۆی پێداغ دەبیت دێن تۆی پێداغ دەکەن ڕاست و چەپ و سەر و خوار و لاتەنیشتەکانتی پێداغ دەکەن پێت دەڵێن ئەوەس ئەو سەرۆت و سامانەیە کە تۆ لە دنیادا کۆت کردبووە بۆ خۆت ئێستا بۆتە پارچە ئاسنێکی سوورەوە کرا و تۆی پێسزا دەدرێن جا دەفەرمون ئەمە فذوقوا ما كنتم تكنزون دەفەرمون دەبی چێژە ئەوەیە کەوا تۆ لە دنیادا کۆت کرد بۆ زەکاتی لێ نەدەدا کەواتە برا بەڕێزەکانم خۆشەویستەکانم ئەو ماڵەی کە هەتەو خوا پێتی داوە زەکاتەکەی لێ دەربکە زەکاتەکەی لێ دەربکە بۆ ئەوەی ماڵەکەت بەرەکەتی تێبکەوێ زەکاتیش خوای پەروەردگار بڕیوێتەوە بۆ کێیە لە خۆتەوە ناتوانی زەکات بدەی بە هەموو کەسێ بەڵکو خوای تەعالە صنفەکانی بۆ دیاری کردوویت کە دەفەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. خوای تعالی دەفەرمێ بۆ ئەم تاقمانەیە کە خوای تعالی دیاری کردووە دەفەرمێ بەڕاستی زەکات بۆ هەژاران و نەدارانە بۆ ئەو کەسانێکەوە ئیش دەکەن و زەکات کۆ دەکەن و خەریکی ئیشی زەکاتن ئەوانەی کەوا تازە مسلمان بوون و نوێ مسلمانن نوێ مسلمانن دڵیان ئێستا جێگیر نەبووە لەسەر ئیسلامەتی ئەو بەندەی کەوا بۆ بەندە ئازادکردن کە بەندەکە ئیشی پێ دەتوانێت زەکاتی پێ بدەی بۆی خۆی پێ ئازاد بکە والغارمینە وفي سبيل الله وهروە لە پێناوی خوادا و ئەو کەسانێکەوە قەرزدارن قەرزەکان پێ بدرێتەوە ئەوان لە پێناوی خوای پەروەردگاردا زەکات بدەن بەوانە ئەمە خوای پەروەردگار دیاری کردووە کەواتە بەڕێزەکانم ئینشاء الله ئەوەی کە خوای تەعالی پێی داون لە زەکات ئێوەش ببەخشن بۆ ئەوەی ببێتە بەرەکەت هەم بۆ خۆتان هەم بۆ کۆمەڵگا و لە قیامەتیشا ئینشاء الله خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز بکە لە دنیا و لە قیامەتە و هەروەها دوعاکانمان قبول بکە
نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.